جێلات ئەمە گێلاتخانە کچی شاعری گەورەی ئەو میلەتەمان مفتی پێشووی شعرەی بە تایبەت بۆ من داناوە. کام شعرە؟ ئەم شعرەی کە ئێستا ئەڵێم جا ئەوە بۆ مافی کچە باوکم لە شعرەکانیان هەر هەوڵیاوە بۆ مافی کچ بۆ منی داناوە ئەوە بابەگیان ئەمڕۆ من پێگەیشتوم لە ژینی دنیا باش تێگەیشتوم کچووم هەردوو بەشداری ژینن هەردوو نەمامی ڕووی سەرزەمینن چەند قسە و باسێ ئەکەم عەرزی تۆ لە شوکردنە ئەمەم کە بەنجەڕۆ بە ئاواتی خۆت من دەبەخانێ بە ئارەزووی خۆم من دەبەشوانێ ئەوی ژۆک و ئەمە زۆرە شعرەکەی تر هەرەوەی ئەوی ژۆک و باوکێکی پێشکەوتوو جواب هاتەوە ئەڵێ ڕۆڵەکەی زانا و پڕبیر وۆشم من بۆ ئازادی تۆ تێئەکۆشم منیش لەم ڕێگا گەنجێکم وەک تۆ نەمرم بمێنم ناکەم ڕەنجەڕۆ بیری پێمەدا ئازاد و حوڕ بە هەرچەندە کچی لە ڕیزی کوڕ بە دانیشە بێغەم ئاسوودە حاڵ بە تۆ ژۆک و کاکت خاوەنی ماڵ بە بە ئاواتی خۆت ئەدەم بە شوانێ بە ئارەزووی خۆم نادەم بە خانێ ئەیتر تا دوایی ساقە و